پاش ململانەیەکی درێژ لەگەڵ نەخۆشیدا هونەرمەندی گەورەی کورد کەریم کابان بەرەبایانی ڕۆژی پێنجشەممە 14 لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کردو هەر هەمان ڕۆژیش بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر و ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان تەرمی ئەو هونەرمەندە لە گۆڕستانی سەیوان لە شاری سلەیمانی بە خاک سپێردرا. مەراسیمی بە خاکسپاردنی هونەرمەند کەریم کابان جیاواز بوو. لەپاش بە خاکسپاردنی هونەرمەندان بە ئاواز و گۆرانیەکانی خۆی ماڵ ئاواییان لێ کرد. هەرچەندە پێشتر چەند جارێک هەواڵی نادروست لەناو خەڵکدا بڵاو دەبووەوە سەبارەت بە مردنی ئەو هونەرمەندە گەورەیە، بەڵام لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی مەرگی ئەو هونەرمەندە سەرجەم چین و توێژەکان لە هەرێمی کوردستاندا نیگەرانی خۆیان بۆ لە دەستدانی هونەرمەندێکی گەورەی کورد دەربڕی و گۆرانی وێنەکانی ئەو هونەرمەندە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەستگاکانی ڕاگەیاندنی لە کوردستاندا تەنی بوو. ئاستی ناسراوی هونەرمەند کەریم کابان سنوورەکانی هەرێمی کوردستانی بەزاندبوو. ئەو کاتی لە دەرەوەی هەرێم کۆنسێرتێکی بکردبا بە هەزاران کەس چەپڵەبارانیان دەکرد لەنێو گوڵبارانێکی گەرم و گوڕی پێشوازیکردندا. هونەرمەند کەریم کابان ماوەی زیاتر لە 3 چارەکە سەدا خزمەتی هونەری کوردی کرد و خاوەنی 20 گۆرانیە. جگەل لەوەی ئاوازی بۆ چەندین هونەرمەندی ترداناوە لەوانە قادر کابان یەکەم گۆرانی خۆیشی لە ساڵی 1941 تۆمار کردووە و دوایین گۆرانیشی لە دوای ساڵی 2000 تۆمار کردووە. کەریم کابان ماوەی زیاتر لە 2 هەفتە پێش کۆچی دوایی لە نەخۆشخانە مایەوە بەهۆی ئەوەی ڕۆژی چوارشەممە 30/12/2015 لە ماڵەکەی خۆیدا دەکەوێت بە زەوی داوڕانی ڕاستی دەشکێت و نەشتەرگەری بۆ ئەنجام دەدرێت. جگەل لەوە هونەرمەند بەدەست نەخۆشیەکانی دڵ و زەهایمەر و پێکچوونی ڕژێنەکانی دەرەقیەوە دەیناڵان. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.